بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە پلانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێمی کوردستان و هەروەها وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوبەشی لەگەڵ بانکی نێودەوڵەتی بۆ عێراق کە ئەمڕۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا باسییان لە پلانی استراتیژی پاراستنی کۆمەڵایەتی کرد. دیارە زۆر جار دەگوترێت کە بەهۆی قوڵبوونەوەی قەیرانەکانی ئابووری بەسەر هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ کاریگەری زیاتر لە نێو کۆمەلگەی کوردستانیدا ڕەنگی دەداتەوە. زۆر جار دەگوترێ تاکە دەرچە لەسەر قەیرانەکان بەرزبوونەوەی نرخی پێترۆڵە لە هەرێمی کوردستان، بەڵام لەلایەکی دیکەوەش هەرچەندە لە هەرێمی کوردستان ئەمە یەکەم جارە هەرێمی کوردستان بەم شێوەی ڕوبەڕووی قەیرانی ئابووری ببێتەوە، بەڵام دیارە وڵاتانی دیکەی دنیا زۆر جار ڕوبەڕووی قەیرانی ئابووری بوونەتەوە. دواتر لە ڕێگەی پلانی تۆکمە توانی و یەتیان وردە وردە لەسەر قەیرانەکانی خۆیان زاڵ بن. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پرۆژەیە لەم بارودۆخەی ئێستایی هەرێمی کوردستاندا بە باش دەزانێتن بۆ باشترکردنی سیستەمی ئیداری لە هەرێمی کوردستان. بۆ قسەکردن سەبارەت بەم پرۆژێ و ئامانجەکانی ئەم پرۆژەیە ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سنتەر دکتۆر محەممەد هاودیانی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی لەگەڵمانە. جەنابی وەزیر بەخێربێت بۆ کوردستان 24. پێم باشە سەرەتا لە باسی پێناسەیەکی ئەو پرۆژەیە بکەیت. ئایا چەندە گونجاوە پرۆژەیەکی لەم شێوەیە لە دام و دەستگاکانی دەوڵەت جێبەجێ بکرێت؟ بسم الله الرحمن الرحیم. هەڵبەتە ئەم پرۆژەیە کاتی خۆی کە لەگەڵ بەنکی دەولیە تاوتوی کۆمەڵی بابەتمان کرد. یەک لەو بابەتانە ئەو بوو کە لە هەرێمی کوردستانە زۆرێ لە سیاسەتەکانی پاراستنی کۆمەڵایەتی نین و ئەو سیستەمەی کە بەکارهێنراوە لە ڕابردوودا سیستەمێک نەبووە کە بتوانێت ئستهدافی ئەو شەریحانە بکە کە هەژارن یا خود نەدارن یا خەڵکانێکن کە مستحقن. واتە زۆرێک لە نادادپەروەری لە سیستەمەکانی ڕابردوودا هەبووە. ویستمان کە ئێمە لە سێ ڕەهەندا کار لەسەر ئەم پرۆژەیە بکرێت. یەکیان ئەوەیە کە بازاڕی کارە کە چۆن تۆ لە هەرێمی کوردستانە ئەوەی کە ڕەخساندنی فرەسی کار و ئەمەل و ئەمانە کە زۆر لاواز بووە لە ڕابردوودا کاری لەسەرەوە بکەین کە بە شوەیەکی گشتی هاوڵاتیان بستنە بازاڕی کارەوە و خاڵی ترمان ئەو بووە کە بیمە کۆمەڵایەتیەکان، بیمەی کرێکاران، بیمەکانی تری کۆمەڵایەتی ئێمە سەیرمان کرد کە ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان ئەوانەی کە لە کەرتی گشتین 53% لە کەرتی گشتیە و ئەو 53% ئەوانە خانەنشینی دەیانگرێتەوە و بەشەکەی تر خانەنشینی نەیگرتوتەوە کە 47% بووە کە ئەمەش وا دەکات تۆ بەدوای دەبێت پرۆژەیەک بگەڕێی لە کەرتی تایبەتی خەڵک خانەنشین بکرێت. هەرچەندە سندوقی زەمان لە هەرێمی کوردستانە هەبووە، بەڵام ئەم سندوقە بەو تەفعیلی و بەو قووەتە نەبووە کە ژمارەیەکی زۆری خەڵکی هەرێمی کوردستان بێن دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاران بکرێت لەوەوە و کۆمەڵە عەقەبات لە بەردەم یاساکە هەبووە. مەثەن لەو بۆ نمونە خاوەنی کار نەیتوانیوە بیکە، ئەوانی تر کە ئەگەر لە لای کرێکارێک لە لای کەسێک نەبوو بێ ئەوی تر بێ بەش بووە لەوانە کرێکاری ڕۆژانە، ئەوانەی کە لەگەڵ ڕێکخراوەکان کار دەکەن. هەموو ئەمانە وای کردووە کە بەشێکی زۆر لە کێشەکان لە بەردەم ئەم سیستەمە ئێستا کە هەیە دروست ببێت. جگەلەوە تۆ ئەگەر سەیری بکەیت پیرەکان لە هەرێمی کوردستان کە پاش دیراسەکردنی ئێمە لەگەڵ وەرلد بانک و وەزارەتی پلان بە دۆداچوونمان بۆی کرد، سەیرمان کرد کە 50% ئەوانەی تەمەنیان لە سەر و 65 لە خانەنشین بە 50% خانەنشین نییە، کەواتە کەسێکە دەچێتەوە ماڵەوە و هیچ زمانێکی مستەقبل و ژیانی ئەو لە ئارادانیە. لەبەرەوە پێویست بوو کە تۆ پرۆژەیەکی استراتیژی کۆمەڵایەتیت ببێ بۆی کەوا چۆن بتانی ئەم خەڵکە لەم قەیرانە ڕزگار بکەیت. جگەلەوە کە ڕاندی سێمیە بریتە لەوەی کە پێدانی ئەم بیمە کۆمەڵایەتیانە بە هاوڵاتیان، واتە ئەو دەفع و پارە و سوودانەی کە وەزارەتمان دەیداتە هاوڵاتیەکی سروشتی کاتی خۆی مەسەلەن لەسەر ئاستی شەرائح دیارکراوە، شەریحەی بێوەژنان، شەریحەی فلانە، حسابی ئەوە نەکرابوو کە هەژارێک مەسەلەن چۆن ئەگەر مەسەلەن عایلەیەکی هەژارە هیچ توانە و ئیمکانیەتێکی مالی نییە، ناکرێ ئەمە لە هیچ شوێنێکە سوودمەند بێ، ناکرێ ئەم هەژارە لە هەژاری دەریخەی چۆن تۆ ڕوبەڕووی هەژاری دەبیتەوە. بۆیە
ئەم پرۆژەی ئێمە سێ بوار لە خۆی دەگرێت بۆ ئستهدافکردنی ئەم مەشروعە. ئەمە بۆ ئێستا یاخود بۆ داهاتووە. خۆی پرۆژەکە کۆمەڵی شتی پێویستە لە کاتی مەثەن بۆ نمونە پێویستی بە تعدیلکردنەوەی سێ یاسا هەیە، یاسای کار، یاسای دەستەبەری کۆمەڵایەتی، یاسای پاراستنی کۆمەڵایەتی کەواتە پەرلەمانمان لەم خاڵە پێویستە، چونکە لە کاتی ئێستاش پەرلەمان وەستێنراوە توانای ئەوەی نییە کە یاساکان هەموار بکاتەوە لە بەرامبەریدا ئێمە دەبێت پەنا بۆ سیستەم بەرین یاخود ئاعتیماد بکەینە سەر ئەو یاسا کۆنانەی کە هەبوونە و ئەو یاسا کۆنانەش کۆمەڵێ نەواقسیان تێدایە، کەواتە ئێمە دەبێت پەنابەرین بۆ ئەوی کەوا سیستەم ئامادە بکەین، کەواتە جێبەجێکردنی ئەم پرۆژە لەوانەیە کات بخایێنێت، چونکە تۆ پێویستیت بەچی هەیە بە پێویستیت بەوە هەیە کە کۆمەڵی خەڵکێک تەدریب پێ بدەیت، واتە مدربین هەبن بۆ جێبەجێکردنی ئەم سیستەمە، چونکە بەشێکی زۆری ئەم پرۆژەیە پێویستی بە سوسیال وەرکەرەکانە کە بەحتە ئیجتیماعیەکانن و پێویستی بەوە هەیە کە تۆ فەرمانگەکانی خۆشت ڕابێنە لەگەڵ ئەوەی کە چۆن ئستهدافی هەژاران بکات، لەبەر ئەوە تەنها پرۆژەکە لە خودی خۆی ئەوە نییە هەنگاوێک بێ بەیانی جێبەجێ بکرێت، بەڵام ئەمە هەنگاوێکە بوو بە سیستەمکردنی وەزارەتێک و ئەو کارانەی کە وەزارەت دەیکا. هەر گرفت تەنیا لە ڕووی یاساییەوەیە کە دەبێت لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە یاساکان هەموار بکرێتەوە، یاخود ئەگەر بێت و پەرلەمانیش کارەبایە ینی ناکرێ ئەمە لە ڕێگای ئەنجومەنی وەزیرانەوە لە ئێستادا هاوکار ببیتن بۆ پرۆژەکانی ئێوە؟ هەڵبەتە ئێمە پرۆژە لەگەڵ وەزارەتی پلان و لەگەڵ جەنابی وەزیری پلان دکتۆر علی سەندی ڕێکەوتوین لەسەر ئەوەی کە لە یەکەم جەلسەی ئەنجومەنی وەزیران ئەم پرۆژە بینەوە ئەوێ و لەوێ پەسەند بکرێتەوە، چونکە هەندێک وەزاراتی تریش هەیە معنیە کە دەبێت پرۆژەکەی تێدا جێبەجێ بکرێت، لەوانە وەزارەتی تەندروستی، وەزارەتی پەروەردە، چونکە بەشێک لەم پرۆژەیە دەچێتەوە ئەوێت دەبێت لەوێەوە تەنفیز بکرێت. بەڵام ئەوەی کە بەلای ئێمەوە ینی گرنگە ئەوەیە کە بۆ تەنفیزکردن و دانانی ئالیاتی جێبەجێکردنی ئەم پرۆژەش ئێمە پێویستمان بە دەفعێکی مالی هەیە کە ئەویش بڕەکەی دەگاتە 10.5 دلار کە ئەوەش زۆرە، ینی ئەوەندە میلیۆن دلار ئامادە بگەین، ینی بەبێ پەرلەمان ئەم پرۆژەیە جێبەجێ نابێت، ینی سەلاحیەتی ئەنجومەنی وەزیران نییە لەگەڵ ئێوە هاوکار بێ بەدەر لە مەسلەی پرسی. ئێمە ئەگەر ینی دەبێت بە دوای دامەزراندنی سیستەم چارەسەر بگەڕین و سیستەم ئامادە بکەین بیدەین بە ئەنجومەنی وەزیران، ئەوان پەسەندی بکەن و دوایی بێنینەوە بۆ تەنفیزکردنەکەی، بەڵام لە هەمان کاتدا بۆ ئالیاتی تەنفیز ئێمە پێویستمان بە بڕەپارەیەکی زۆر هەیە و لە کاتی ئێستا قسە دەکەین لەگەڵ هەندێک لە ڕێکخراوە دەوڵەتەکان و لەگەڵ وەرلدبانکە 10.5 میلیۆن دلاری پێویستە کە ئەوە ینی بڕێکی زۆرە لە کاتی ئێستا لەوانەیە لەم قەیرانە دەراییە جێبەجێ نەبێ، بەڵام بەردەوام دەبین لەسەر هەوڵەکانمان. بەڵام ئەمە وەکو بەشێکی چارەسەرە لە کێشەی سیستەم لە هەرێمی کوردستان، ینی وەکو دەزانرێتن دیارە لە 150 فەرمانبەران لە هەرێمی کوردستان وەکو وەزارەتی پلانان باسی لەوە دەکاتن ڕێژەی فەرمانبەران زیادە لەسەر بیلاکی دەوڵەت، تەنانەت بندیوارش هەیە، کەواتە پرۆژەکەی ئێوە چارەسەری ئەو پرسانە ناکە. نا بە پێچەوانەوە چارەسەری ئێمە چی تێدا ئێمە ئەگەر سەیری ینی هەرێمی کوردستان بکەیت لە ڕووی زۆری فەرمانبەر کە ڕێژەکەی 11.5 لە ستانداری دەولی لە هیچ وڵاتێکی ینی حتا پێشکەوتەکانش لە 6 تێپەڕ ناکە، واتە تۆ 5 خاڵ و نیوت لە سەروی هەموو وڵاتەکان هەیە، لە وڵاتێکی کە قەیرانی دارایی هەبێ هەژاری هەبێ ڕێژەکە کەم دەبێتەوە بۆ 4%. بەڵام ئەمە گرفتێک هەیە کە لە ڕابردووە ڕوویداوە ئەوەیە هەموو هاوڵاتێکی هەرێمی کوردستان وابیری کردوتەوە ئەگەر بێت و لە کەرتی گشتی واتە حکوومەت دانەمەزرێ ئەوە خانەنشینی دەست ناکەوێت لە داهاتوودا. ئێمە دەمانەوێت چارەسەری ئەمە بکەین بۆم پرۆژەیە بەوەی کە هاوڵاتیەک ئەگەر بێت و لە کەرتی گشتیش دانەمەزرێ بەڵام لە کەرتی تایبەتی دامەزرێ و بیمەکانی خۆی بداواتە زەمان دەستەبەری کۆمەڵایەتی خۆی بکات لە سندوقی زەمان کە ڕێژەکەی 70% ئەو داهاتەی مانگانەی خۆیەتی 12 کۆمپانیاکە دەدا 5%شی کرێکارەکە دەیدا، ئەو کاتە بە هەمان شێوە بە هەمان پلە و پایە خانەنشین دەکرێت، واتە ڕێژەکەی بە 80% خانەنشین دەکرێت ئەگەر 63 ساڵ تەمەنی بوو یاخود
25 ساڵ خزمەتی بوو کەواتە ئێمە دەمانەوێت چارەسەری ئەو کێشانە بکەین کە هاوڵاتیان بۆ خانەنشینیکردنی خۆیان تەنها چاو نەبڕنە حکوومەت بەڵکو چاو ببڕن ئەوە بۆ داهاتوە بۆ ڕابردوو نییە ئەوە بۆ داهاتووە لە داهاتوو هەڵبەت هەموو پرۆژەیەک وایە بۆ داهاتووە بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانانەیە بەڵام لە بەردەمی هەموو فەرمانبەرانەی کە لەسەر میلاکی دەوڵەت زێدەن زۆر تازە ئەم فەرمانبەرانە میلاکن لەسەر حکوومەت و حکوومەت لە سەرەتی لە کاتی ئێستادا مامەڵی فەرمانبەری لەگەڵ بکات چونکە فەرمانبەری بریتە لە گرێبەستێکی واژووکراو لە نێوان حکوومەت و بەرژەوەندی گشتی و هاوڵاتی تۆ پابندی بەم گرێبەستە لە کاتی ئێستادا بەڵام بۆ داهاتوو دەبێت تۆ کار لەسەر ئەو بکەیت چۆن لە هەرێمی کوردستان هەموو هاوڵاتیەک وەکو ئێستا وتم 50% ئەو کەسانێک کە تەمەنیان لە سەر و 65 ساڵە لە هەرێمی کوردستان لە دەرەوەی خانەنشینین تۆ چۆن بۆ داهاتوو بۆ هاوڵاتیان ئەمە زامن دەکەیت مەثەن خاڵێکی تر کە زۆر گرنگە ئێستا تۆ ڕێژەی ئافرەت لە کەرتی کارکردندا ئێستا لە کوردستاندا ڕێژەی 11% و ئەوانش ینی بە زۆری لە کەرتی گشتین واتە لە حکوومەت فەرمانبەرن بەڵام لە کەرتی تایبەت زۆر کەمە ئەگەر مقارنە بەراوردێک بکەیت لەگەڵ وڵاتەکانی ینی دووەلی خەلیج وڵاتەکانی کەنداوی عەرەبی تەماشا دەکەی ئەوان 31% تۆ 11%. باکووری ئەفریقیا 21% تۆ 11%. ڕۆژهەڵاتی ئاسیا 18% تۆ 11%. ینی ئەمە زۆر کەمە ئەم ڕێژەیە دەبێ هاوڵاتی ئێمە ینی هەوڵ بدەیت ینی ڕەگەزی مێینەش بێنینە ناو کەرتی تایبەت و بۆ کارکردن و وە زیاتر سوودی لەوەربگیرێ و بتوانرێ بچێتە زۆر بواری دەستەبەری کۆمەڵایەتی. ئێوە باستان لە عەقدێک کرد کە لە نێوان دەوڵەت و هاوڵاتیدا مۆرکراوە ئەویش فەرمانبەری بوونە ینی کەسێک دەبێت بە فەرمانبەری دەوڵەت لە هیچ کاتێکدا ئەگەرەکەی حکوومەت دەستبەرداری ئەو گرێبەستە ببێت لەگەڵ هاوڵاتی مافی فەرمانبەری بوونی لێ بستێنێتەوە لە ڕووی یاسایی خۆی ئەمە لە ڕووی یاساییەوە گرێبەستەکە واژوو کراوە و تێپەڕیوە و مادەم حکوومەت تەثبیتی تەمەن و موچەکەی ئەوی کرد ئیتر حکوومەت ناتوانێت تەنها لە کاتێک کە فەرمانبەرەکە مخالفەی یاساکانی فەرمانبەری بکە چونکە ئێمە یاسای بەرزەفتکردنی فەرمانبەریمانەیە بۆ نمونەسی ڕۆژ غایب بێ یاخود خۆی ئەستیقالە تەقدیم بکە ئەوە لەو کاتە عەقدەکە هەڵدەوەشێتەوە بەڵام بە شێوازی ئێستا لە کاتی ئێستا حکوومەت ناتوانێت ڕاستەوخۆ ئێستا لە زۆربەی دام و دەستگاکان جەنابی وەزیر لە زۆربەی دام و دەستگاکان تا ڕادێک سیستەمێک پەیڕەو دەکرێتن لە هەفتەدا یەک ڕۆژ دەوام دەکرێتن ئەوە مڕاعاتی حالەتی ئیستصنا و قەیرانی دارایی هەرێمی کوردستان دەکرێت واتە ینی فەرمانبەر لەبەرەوەی چەند مانگە موچەی وەرنەگرتووە و پاشەکەوتی لەسەر سیستەمی پاشەکەوتی لەسەر جێبەجێ دەکرێت فەرمانبەر لەو حالەتە ینی تووشی زۆرێک کێشە هاتووە لەبەر ئەوە ئەو حالەتێک کە ڕوویداوە ئەوە زۆرێکە لە ینی یارمەتیدان بە حکوومەت ئیجرعاتی لەگەر بە حکوومەت ئەو ئیجرعاتە ناکە لە کاتی ئێستا لەبەر ئەوەی تۆ فەرمانبەرەکە گرێبەستەکەی خۆی کە مانگێکە دەوامی کردووە چاوەڕێی موچەیە تۆ پێت نەداوە تۆ دەبێت ئەلزام ببەوەی کە موچە شێ بدەیت دەگوترێت هەر پرۆژەیەک لە هەرێمی کوردستان لەبارەی چاکسازی لە ڕووی سیستەمی ئیداری و لە هەرێمی کوردستان بدرێ پێویستی بە بڕیاری سیاسی حزب و لایەنە سیاسیەکانە پێتان وایە پرۆژەکەی ئێوەش پێویستی بەوە دەبێ حزب و لایەنە سیاسیەکان پشتگیری بکەن ئەمە کارێکی پسپۆریە پەیوەندی ڕاستەخۆی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە و چەند وەزارەتێک تێیدا معنین هیچ پێویست بۆ ناکە بگەڕێنرێتەوە هیچ لایەنێکی سیاسی لەبەرەوەی ئەمە ئەم پرۆژە بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستانە و حکوومەت ئەرکی خۆیەتی خزمەت گوزاریەکانی بەڵام لە پێشودا لە ڕێگەی حزبەوە خەڵک دادەمەزرا ئێستا ئێوە ئەم ڕێگە نەخێر ئێمە بە هیچ زۆرێک ئەمە جێبەجێ ناکەین ئێمە یاسا و ڕێنماییەکان جێبەجێ دەکەین و ئەو یاسا ئەو ڕێنمایانەی کە لاوازی تێدا بۆ بە تایبەتی لە دیارکردنی ئەو کەسانی کە هەژارن لە هەرێمی کوردستانە ئێمە ئەوانە لا دەبین و دەبێ ئەو خەڵکانە مستهدەفن کە مستحق و یاسا و ڕێنماییەکان دەیانگرێتەوە نەک خەڵکێکە مەسەلەن بۆ نمونە لە ڕابردوودا شەرائح دیار کراوە ئەم شەریحەیە مافی ئەوەیە موچەی پێ بدەیت لە کاتێکا لەوانەیە کەسێکی دەوڵەمەند بێ بۆ نمونە لەوانەیە ئافرەتێکی کەماڵ بەڕێوە دەبا کە هاوسەرەکەی لە دەستداوە ئەم ئافرەتە ئیمکانیەتی مالی هەبێ لەوانەیە خانەنشینی پیاوەکەی وەربگرێ لەوانەیە لە کەرتی تایبەت کۆمەڵەشتی تری هەبێ لە کاتێکە ئەم موچەیەشی وەرگرتووە
ئەمە نابێت دەبێت تۆ کەسێک ئستهداب بکەی و بە ئامانج بگریت کە ئەو کەسە بێ هەژار و نەدار بێ لە هەرێمی کوردستان تۆ ئەم پرۆژەیە هەم بۆ ئەوەیەکەوە ئەو هاوڵاتیانەی لە دەرەوەی کەرتی حکوومەتن ینی کەرتی گشتین سوودمەند بن بەوەی کەوا بیمەکان بیانگرێتەوە هەم ئەو هاوڵاتیانەی کە هەژار و نەدارن لە هەرێمی کوردستان بۆی کەوا هەژاری و نەداری لەسەریان لابەریت و ڕێژەی هەژاری کەم بکەیتەوە چونکە لە ڕابردوودا عەدالەت نەبووە بۆ نمونە کەواتە حکوومەت موچە بۆ هەژارەکان دەبڕێتەوە ئەم سیستەمە بۆ ئستدافکردنی هەژارەکانە بەشێکی و بەشێکشی بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتی خانەنشینیکردنە لە هەرێمی کوردستان. ئەگەر پرۆژەیەک لە خزمەتی خەڵکدابێت لە خزمەتی هەژار و فەرمانبەراندا ئایا چاوەڕێی ئەوە دەکرێتن بەهۆی ڕووداوە سیاسیەکان کە ئێستا کە بەهۆی کێشە نێوخۆیەکانی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان لە کارکەوتووە دەکرێت حکوومەت بەبێ پەرلەمان یاخود ئێوە بەبێ پەرلەمان ئەو پرۆژێ بخەنە بواری جێبەجێکردنەوە؟ خۆی ئێمە لە کاتی ئامادەکردنی ئەم پرۆژە قسەمان کردو لەگەر پەرلەمانتاران و لژنەی کاروباری کۆمەڵایەتی پەرلەمان بەشدار بوونە و ئەوان ئامادەیشیان دەربڕیەوە پرۆژەکەیان زۆر بەباش هەڵسەنگاندووە بەڵام ئەو پەسند نەکردن و هەموارنەکردنەوە یاساکان بۆ ئەوانیش ناگەڕێتەوە چونکە لە دەسەڵاتی ئەوانش نەبووە کە پەرلەمان پەکخراوە لە کاتی ئێستادا ناتوانێت کارەکانی بەو شێوەی خۆی ئەنجام بدە. دیارە ئێمە پرۆژەکە بۆ ماوەی 5 ساڵە و ئەوەی کە لە ئیمکانیەتە لە کاتی ئێستادا جێبەجێ دەکەین و ئەوەی کە دەشمێنێتەوە بۆ پەرلەمان بۆ ئەو کاتێک کە پەرلەمان کارە دەکرێتەوە بەجێ دێڵین بۆی پەرلەمان کارا بکرێتەوە چونکە ئەگەر ئێمە ئیشش بە سیستەم بکەین سیستەم بەدیلی قانون نییە و ینی یاساکان قووەی بەهێزیان هەیە لە کاتی تەنفیزکردنە بۆیە هەر کاتێ ئیشش بە سیستەم بکرێت دەبێت لە کۆتاییدا ئێمە یاساکان ببینەوە پەرلەمانی کوردستان و بەبێ پەرلەمان ناتوانێت هەندێک کار ئەنجام بدەیت. دیارە کەرتی تایبەت لە زۆربەی وڵاتانی دنیا ڕۆڵێکی گرنگ دەبینیتن هاوشان بۆ پەرەپێدان بە کەرتی ئابووری لە هەر وڵاتێکدا لە هەرێمی کوردستانیش زۆر جار ینی سیاسیەکان و بەرپرسانی ئیداری لە هەرێمی کوردستان گرە و لەسەر کەرتی تایبەت دەکەن. ئایا کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان بەڕاست لەو ئاستەدایە کە بتوانێتن هاوبەش بێت لە کەمکردنەوەی قەیرانی ئابووری و بتوانێتن بارودۆخەکە بەرەو باشتر ببات؟ خۆی بەشێکی زۆر لە وڵاتە پێشکەوتوەکان گەورەترین کاریان لەسەر کەرتی تایبەتە و کەرتی تایبەت نابێ قۆرخ بکرێت بۆ لایەنێکی دیارکرا و کەسانێکی دیارکرا و کەرتی تایبەت دەبێت بە شێوەیەکی دادپەروەرانە کار هەرێمی کوردستان بەم شێوەیە هەندێک کێشەی تێدایە لە کەرتی تایبەتیش هەندێک کێشە هەیە بۆیە دەبێت کەرتی تایبەت کەرتێک بێ کە بە شێوەیەکی عادلانە بەسەر هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا بەش بکرێت و هەموو هاوڵاتێک بۆی هەبێ سوودی لێوەربگرێ و کاری لەسەر بکە ئەوەی کە گرفتەکانی جەنابی وەزیر ئەو پرسیارانە گرینگن بۆ فەرمانبەر و بۆ هاوڵاتیانش لە کاتێکدا کە فەرمانبەرێک دەخوازێت لە میلاکی دەوڵەت خۆی بگوازێتەوە بۆ کەرتێکی تایبەت ئایا ئێوە هەماهەنگیتان هەیە لەگەڵ کەرتی تایبەت ینی یاسایەک هەیە خاوەن کەرتی تایبەت ناچار بکاتن کە هەماهەنگی هەبێت لە نێوان حکوومەت و کەرتی تایبەتدا بۆ گواستنەوەی بەپێی یاسای دەستەبەری کۆمەڵایەتی کە دەبێت کەرتی تایبەت ئەو فەرمانبەرانەی کە ئەو خەڵکەی کە کار دەکات لەلای ئەو هەمویان دەستەبەریان بدا و ئەو ڕێژی دەستەبەریش 70% لە داهاتەی کە لە مانگێکا دەیداتە کرێکارێک بۆیە لەو 70% 5% کرێکارەکەی و 12% دەبێت کەرتی تایبەت بدا و ئەمە یاسایە لەسەری تەطبیقە بێ بۆیە ئەگەر فەرمانبەرێک لە کەرتی حکوومەت بێ ینی کەرتی گشتی بێ خۆی بگوازێتەوە بۆ کەرتی تایبەت دەتوانێت ئەمە بکە بەوەی کە لێرە کۆتا بە خزمەتەکانی دێنێ دەچێت لەو دیەوە جارێکی تر خۆی زەمانەکاتەوە لە دەستەبەری کۆمەڵایەتی دەیکا ئەو مدەی کە فەرمانبەر بۆی هەژمار دەکرێت واتە هەم لە هەمان بە هەمان شێوە لە سندوقی دەستەبەری کۆمەڵایەتی خانەنشین دەکرێت بەو ئەو ماوە بۆی بە خزمەت هەژمار دەکرێت بەڵام ئەوەی کە گرفتە ئێمە هەستمان پێکردووە لەبەرەوە کۆمەڵی لیژانمان لە وەزارەتی کار پێکهێناوە ئەوەیە کە کەرتی تایبەت لە زۆر حالەت لەبەرەوەی بۆی 12 نەیدا ژمارەی کرێکارەکانی و ئەو کرێکارانەی کە لەلای ئەو کار دەکەن نایەنێ بۆ دەستەبەری کۆمەڵایەتی دەیشارێتەوە بۆیە ئێمە لیژانمان پێکهێناوە و لیژانە سەردانی کەرتی تایبەت دەکەن کەرتی تایبەت گرنگە و بەهێزکردنی گرنگە و عدالت تێدانواندن گرنگە و ئەوانش دەبێت بە مەسئولیتەوە سەیری کێشەکان لە مەسەلەی یاساکانی تایبەت بە کەرتی تایبەت هەیە بە کۆمەڵە کەم و کوڕی هەیە هەڵبەتە ئێمە دەمانەوێت ئەمانە چارەسەر ناکرێ ئەو کەم و کوڕیانە یانی ئەگەر بهێنینەوە بیر خۆمان
چەندین ساڵە هەر باز لەو کەم و کوڕیانە دەکرێت ئەو کاتێک کە پەرلەمان لەو پەڕی کاری خۆشی دابوو. هەر کەسێک بەرپرسیارە لەو فترەی کە دەسەڵاتی یاسایی هەیە لە کاتی ئێستادا ئێمە یاساکانمان ئامادە کردوونە و تاوتوەیەکی ترمان ماوە لە سەریان و کۆتای پێدینین و دەنێرین بۆ ئەنجومەنی وەزیران بۆ یاساکان ڕاستەخۆ دواتر بنێردرێن بۆ پەرلەمانی کوردستان تاوەکو هەموار بکرێنەوە. بەڵام گرنگ ئەوەیە تۆ بە دیاری کێشەکانەوە نەوەستی و طرحی عیلاجەکان بکەیت چونکە ئەوەی ئێستا ئێمە لەو داتابێسانەی کە لەو داتایانەی کە وەرمانگرتوونە لەگەڵ بانکی دەولیا کە کۆمان کردوتەوە بۆمان دەرکەوتووە کە ئەگەر بێت و ئەم پرۆژەیە لە کاتی ئێستادا ڕانەگەیەندرێت دوا بخرێ لەوانەیە زەرەر و زیانی تر بێنە پێشەوە لەبەر ئەوە باشترین حەلی ئەوەیە کە لە کاتی ئێستا ئێمە ڕای دەگەێنین و بریاریش وایە لەگەڵ هەندێک لەو ڕێکخراوانش قسەمان کردووە لە هەندێک شوێنە تێستی بکەین واتە بەکاری بێنین بزانین مزداقیەتی سەرکەوتنی ئەم پرۆژەیە لە چەند دەبێت لە داهاتوو. ئێوە لە کۆنگرە ڕۆژنامەوانێکی ئەمڕۆکەدا پێم وایە ئامارێکتان خستە ڕوو ئامارەکە تایبەت بوو بە ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان ئەگەر هەڵە نەبم لە سەدا 14 پۆی نازانم چەندێک بوو. ئەمانەی کە پێیان دەگوترێت بێکار ئەو بێکارانە چێن؟ ئایا فەرمانبەری دەوڵەتن کە لە ماڵ دانیشتون یاخود کەسێکن کە هیچ سەرچاوەی دارایی نەبێت هیچ کارێکی نەبێت پێناسەی بێکاری لە هەرێمی کوردستان خۆی بێکاریەوەیە کە لە مانگێکە ناتوانێت هیچ بژێوێکی ژیانی خۆی دابین بکە هاوڵاتیە کە تەمەنی مساعد بێ و جستەی مساعد بێ و واتە عاجز نەبێ لە ئیشکردنە ئەو هاوڵاتیەکە کە نتوانێت کارێکی دەستکەوی ئیتر ئەمە بێکارە بەڵام ئەوەی کە لە داتاکانیشا دەردەکەوێت کە ڕێژەی 14% ئەلان کراوە کە لە هەرێمی کوردستانە ئێستا بێکارە لەوانەیە زیاتر بوو بێ ئەمە هی ساڵی 2015ە بۆ 2016 تا ئێستا ئامارەکان نەکراون هەڵبەتە کۆمەڵێ کێشە هەیە لەم بوارەوە کە وای کردو بێکاری زیاد ببێ لە هەرێمی کوردستانە پرۆژەکان زۆربەی وەستێنراوە واتە لە کەرتی تایبەت و حکوومەت توانای نەبووە ئەو ئیمکانیەتە مالیە بدا بە و خەڵکانێک کە خاوەنی کەرتی تایبەتن و ئیش دەکەن و هەروەها ژمارەیەکی زۆری ئاوارە لە هەرێمی کوردستان هەیە ئەمەم و هۆکاری تریش لە ئارادایە بەڵام ئەوەی کە ئێمە لە داتاکان بۆمان دەرکەوتووە مەثەن بۆ نمونە ژمارەی تقریبەی 65% هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەمەنیان لە خواروی 25 ساڵ لە 25 بۆ خوارەوەیە ئەمە کە ڕێژەیەکی زۆرە کەواتە ئێمە کۆمەلگایەکی گەنجین و ئەگەر لە ئێستا کارێک نەکەی بۆ داهاتوو ئەم ڕێژەیە وردە ڕوو لە زیادیە و جگەلەوەی کە لە داتاکان دەردەکەوێت کە 67,000 دەرچووی کۆلیز و پەیمانگەکان ئێستا بێکارن لەوانە 41,000یان ڕەگەزیمەیە و 26,000یان ڕەگەزینێرە کەواتە تۆ دەبێت استراتیجێتێک تەبەنی بکەی ئەم پرۆژە ئێمە کە ئەلانمان کردووە 8 استراتیجێت لە خۆ دەگرێت ئەمانە هەموو ئەم بوارانە دەگرێتەوە بەڵام ڕاستە ئێستا ئێمە لە کاتی قەیرانێکی داراین بەڵام ئەمە نابێ ئەمە پرۆژەکان دوا بخەین بۆی کە دواتر بینە سەر تەنفیزی و جێبەجێ باشە موچێکم ئەندامان و خاوەن پێداویستیەکان ینی لە هیچ دنیایەکدا ناکرێ کە ئەندام و خاوەن پێداویستی تایبەت موچیان دوا بکەوێت هۆکار چارەسەر هەوڵەکان بەکوێ گەیشتن خۆی موچێکم ئەندامانەوە وازەحە ئەمە زۆر جار تەوزیحمان لەسەرداوە و زۆر قسەشمان لەسەر کردووە و ئەو بڕەپارەی کە دیار کراوە لە لیژنەی باڵای ڕوبڕبوونەوەی قەیرانی دارایی کە 7 میلیارد بوو کاتی خۆی پاشەوە ئێمە هەوڵی زۆرماندا کرا بە 9 میلیارد و 200 میلیۆن و ئەو بڕەپارە لە دوای ئەوە دراوە بۆ ماوەی چەند مانگێک دراوە و ئێمە چاوەڕێی ئەوەین کە لە مانجی داهاتووشدا لەم مانگەش هەر بدرێ لەگەڵ موچەی فەرمانبەران قسەشمان کردووە لەگەڵ وەزارەتی دارایی بەڵام موچەکان لە ئێمەنی لەگەڵ ینی خاوەن پێداویستە تایبەتیەکان جیاوازیان پێ ناکرێت لەگەڵ چونی تێژەکانی دیکەی فەرمانبەر لە فەرمانبەرش مافی خۆیەتی وەربگرێ و کەمەندامی پێداویستی تایبەت ینی ناتوانێت کار بکە هەڵبەتە وایە نە ئەمە جۆرە و جۆرە بە پێی پلەکانیان دەگۆڕێ هیوای تێدایە کە شەل دەماخە یا مەنگۆڵە یا حالەتێکی لەو بابەتانە ئەوە نتوانە ئیشکردنیان نییە یا شیزۆفرینیایە یا تالاسیمایە ئەوانە ناتوانن کار بکەن بەڵام شەریحەیەک هەیە کەمەندامی جستەیە پەنجەیەکە شتێکە لەو بابەتانە ئەوانە دەتوانن کار بکەن و بەشێکشیان لەوانەیە کار بکەن بەڵام ئێمە لەگەڵ ئەوەن کە موچەکانیان لە کاتی خۆ بدرێ و بەردەوامیشین لەگەڵ وەزارەتی دارایی چووکە پارەکان لای ئێمە نین و لای هیچ ینی ئەو پاران لە ئێمە سەرکردن هەر کاتەوەی داکۆچی لە مافەکانی کردومانە بەردەوامین و لە ئەنجومەنی وەزیران شەوشاهیدی هەیە چاکسازیەکان
وەکو دەزانرێتن ماوەیەکە سەرۆکاتی هەرێمی کوردستان تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستانش باسی لە باز لە چاکسازی دەکەن. لە وەزارەتەکەی ئێوە هیچ چاکسازیەک کراوە ینی خەڵکێک موچەبڕ کراوە لەوەی کە دوو موچەی هەبووە؟ هەڵبەتە ئێمە چاکسازی زۆرمان کردووە، ینی کارمان لە بیدایەتە لەسەر میلاکاتی وەزارەتمان کردووە، کۆمەڵە خەڵکێک هەبووە کە بندیوار بووە موچەکانمان بڕوە. ژمارەش هەیە لە وەزارەتی ئێمە هەیە و خەڵکێکش هەبووە لە دەرەوەی یاسا ڕێنماییەکان موچەی تایبەتیان وەرگرتووە، موچانەشمان بڕیوە کە ژمارەیان 23,000 بەڵێ 23,000 کەس بوو کە ئەمە موچەکانمان بڕی لەبەرەوەی لە درەوەی یاسا و ڕێنماییەکان بوو. وەوتشمان هەر کەسێ متەضەڕیرە لەو فەرمانەی ئێمە کە کەسێکی هەژار و نەدارە دەتوانێت تانە بداتووە یاخود داواکاریەک پێشکەش بە ئێمە بکات کاری لەسەر بکەین. بەڵام بڕینی موچەی چاودێری خێزان واتە بێوەژنانە ئەوە ئێمە نەبووینە لژنەی باڵای ڕوبڕبوونەوەی قەیرانی دارایی وتی لە کاتی ئێستا ڕدەگرین تا کاتێکی تروە. ئێستاش ئێمە کەمەندامانمان داوەتەوە لیژنە و خەریکی چاکسازیکردنین لەسەرەوە و ڕێنماییشمان دەرکردووە. ینی پێتان وایە خەڵکێک هەبێ ناوی خۆی بەکەم ئەندام پێمان وایە بڵێ کەم ئەندامیش بەڵێ هەڵبەتا پێمان وایە و بەشێکش هەیە و بۆشمان دەرکەوتووە بەپێی ئەو ئامارانەی کە ئێستا لە دەستی ئێمن کە لە لژنەکانی پشکنین بۆ ئێمە گەڕاوەوە خەڵکانێک هەیە کە دەرەجەی عجزیان کە 75-80 نووسراوە ئێستا دەرکەوتووە هیچ دەرەجەیەکی عجزی نییە و پێچەوانەوە کەسێکی کەم ئەندام نییە. بەهرحاڵ ئێمە بەردەوامین لە چاکسازیەکانی چەند کەستان بڕیوە لەوانەی کە ناوی خۆیان بە کەم ئەندام نووسیەوە لە کاتێکیشدا کەم ئەندام نەبوونە. ئێمە لە داتاکانی یەکەم جارمان کە چونۆمان پێدا کرد کە 111,000 کەس بوومان دەرکەوت تەنها 92,000 کەس ماوەتەوە، ینی ئەوانش وجودیان نەبوو و ئێستاش لیژنەکانی ئێمە کە خەڵکیان نردووە بۆ پشکنین کە ڕێژەکە ئێستا گەیشتۆتە 80% لە هەندێک شوێنە خەڵک نەماوە بێ، ینی ئەم 20% دیار نییە وجودێکی نییە. لەبەرەوە ئیش دەکرێت بە شێوەیەکی ئەمە کارێک نییە ئێستێدافی هیچ لایەنێکی سیاسی بکەین و کارێک نییە بۆ ناشرینکردنی هیچ کەس و شخصیات و لایەنێک بێ. ئەمە کارێکە وەکو پسپۆری دەیکەین و لە هەموو دنیا پشکنینی کەمەندامان ساڵانە دەکرێت و ئەو پشکنینەش ینی دەسەڵاتێکی وەزارەتی کارە و ئێمە بە مەبەستی خۆشکردنی گوزەرانی کەمەندامان دەیکەین و بە مەبەستی جیاکردنەوەی کەمەندامی ڕاستەقینە لە کەسێک کە مشەخۆرە بەسەر کەمەندامانەوە ئەم کارە دەکەین. پێشمەکانی کەمەندامان کەی کۆتایی پێدێت؟ ئێمە 3 مانگمان بۆ دانابوو، ئێستا تقریبا لە کۆتایی پرۆسەکەین، لەوانەیە لە ماوەیەکی دیارکراوی داهاتوودا کۆتای پێبینین، بەڵام قەزا و ناحیەکانمان ماوە، قەزا و ناحیەکانش لە قۆناغی دوای ئەمە دەست پێ دەکات و پشکنین بۆ وانیش دەدەین. جەنابی وەزیر دیارە قەیرانەکانی ئابووری لە هەرێمی کوردستان وەکو دەزانرەی کاریگەری ڕۆژ لە دوای ڕۆژ زێدەتر دەبێت ئەگەر باز لە منداڵانی بێسەرپەرش بکەین ئەو منداڵانەی کە زۆر جار بەکاردەهێنرێن بۆ پەیداکردنی بژێوی ژیان یاخود بۆ پەیداکردنی پارە و ئەو کەسانەشی کە بە ساڵات چوونە لە دام و دەستگاکانی دەوڵەت بەخێو دەکرێن کاریگەری ئابووری لەسەر دابینکردی پێداویستی ئەوانیش دروست بووە؟ خۆی لە سەرەتا کاریگەری دروست بوو، بەڵام دواتر چارەسەرمان کردبەوەی کە کۆمەڵە خەڵکێکی زۆری خێرخواز هاتن بۆ خانەکانی ئێمە چ خانەی بە ساڵات چوان بێ چ خانەی مناڵان بێ ئەمە چارەسەر کراوە و لە کاتی ئێستاشدا ئەو بڕەپارەی کە ڕۆژانە بوو کە پێیان دەدرا ئەوشمان بۆ گەڕاندۆتەوە توانیمان لەگەڵ وەزارەتی دارایی چارەسەری کێشە و گرفتەکانی ئەوان بکەین. ئێستا تقریبا ئەوان بێگرفت ماون لەم بابەتە، بەڵام ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە ئەوەیە کە بەشێک لەو منداڵانەی کە سوالیان پێدەکرێت و ئەو منداڵانەی کە بەکار دەهێنرێن بۆ کارکردن تەمان دوو زۆری شتی لە یەک جیاوازن. یەکیان ئەوەیە کە دایک و باوک بەکاری دێنێ بۆ سوالکردن، یەکیشیان ئەوەیە دایک و باوک بەکاری دێنێ بۆ کارکردن بۆی لە مستەقبەلە ئەمە کەلتوری گەلی کوردستانە، ینی خەڵکی کوردستان پێی وایە منداڵەکەی فێری کار بک بۆەوەی کەوا لە داهاتوودا کەسێکی کارای لێ دەربچێ کە ئەمە بەپێی یاسا نابێ و ئەوەی سوالش دەکە ئێمە لە ئەنجومەنی چاودێری نەوجەوانان لە تونند و تیژی بڕیارمانداوە ئەو منداڵانە کە سوالیان پێدەکرێت ئەمە بەپێی یاسا سەحبی ویلایەتی لێ بکرێ و بگەڕێندرێتەوە لای ئێمە و لەوێ بەخێوکەین و لەگەر یونسێفا ڕێکەوتنێکمان لەسەر ئەو بوارە ئەنجام داوە و بەنسبەت منداڵانی دیکەی کە لە خانەکانن پرۆژەیەکمان ڕاگەیان ماوەک پێش ئێستا کەویش پرۆژەی خێزانی جێگرەوە بوو کە لە سلێمانی جێبەجێ دەکرێت دوایش لە پارێزگاکانی تری کوردستان بەجێ دەکرێت بۆ ئێ منداڵ لە سۆز و حەنانی زۆرە بێ بەش نەبێت. دکتۆر محەممەد هاودیانی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێمی کوردستان کە لەگەڵمان بەشدار بووی لە باسی ڕۆژ زۆر سوپاس دەکەم.
بەڵێ بەڕێزانم ئێستاش دەچینە ناوبڕێک و دواتریش تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە کە تایبەتە بە پرسی نەوتی کەرکووک. ئێستاش دەچینە ناوبڕێک. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی کوردستان 24 تەوەری دومی باسی ڕۆژ دەکەینەوە کە تایبەت دەبێت بە ڕەوشی ئابووری لە شاری کەرکووک و پرسی نەوت لە شاری کەرکووک. وەک دەزانرێتن لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کێشەیەکی قوڵ لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا لەسەر شێوەی هەناردەکردنی نەوتی کەرکووک هەبوو. بەڵام ئێستا وەکو دەبیندرێتن نەوتی کەرکووک تەنانەت بۆتە کێشەیەکیش لە نێوماڵی کووردە و قسەی زۆری لەسەر دەکرێت. بۆ شرۆڤەکردنی ئەم بابەتە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە بەهرۆز جعفەر سەرۆکی نیستۆتی میدیتران بۆ توێژینەوەی هەرێمایەتی لەگەڵمانە. بەڕێز بەهرۆز جعفەر بەخێر بێت بۆ کوردستان 24. پێم باشە لە ڕێکەوتنەکەی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقەوە دەست پێ بکەین کە لە ماوەی ڕابردوو سەبارەت بە فرۆشتنی نەوتی کەرکووک هەردوولا ڕێکەوتنێکیان ئیمزا کرد. ئایا ئەم ڕێکەوتنە لە ئاستی داخوازی هەردوو لاو هەروەها هاوڵاتیانی نێوشاری کەرکووکدایە؟ زۆر سپاسانەکەم. دیارە نەوتی کەرکووک چەند قۆناغێکی مێژووی بەخۆیەوە بڕیوە. نەوت بەعام لە ناوچەکەیە بەقەدر ئەوەی لە عێراق و لە ناوچەکەیە نیقمەتێک بووە و ئەوە بووە نیعمەتێک نەبووە. ئێستا ئەم کێشانەی کە ئێستا هەن کێشەیەکی تازە نین، یان ئێمە تەجربەمان لەگەڵ ئەم کێشانە هەیە. لە ساڵی 1970ەوە کە نەوتی کەرکووک خۆماڵی ئەکرێت و ویلایەتی عوسمانی یا ئیمپراتۆریەتی عوسمانی هەڵەوەشێتەوە، پێشتر کەرکووک سەر بە ویلایەتی مووسڵ بووە. دوای ئەوە کێشمەکێشم لەسەر کەرکووک دەست پێکات. هەموو شۆڕشە کوردیەکان لەسەر کەرکووک گەشتونەتە بنبەست و کۆتاییان پێهاتووە. و ئێمڕۆژ کێشەی کەرکووک هیچی لەو کێشە مێژوانە بەدەر نییە کە پێشتر لەسەر کەرکووک دەیان هەزار کەس خوێنی خۆیان ڕشتووە. شاری کەرکووک ئێستا یەکێکە لەو شارە بێنازانەی کە لە هیچ ڕوویەکەوە ئاوڕی لێ نەدراوەتەوە. لە ماوەی ساڵی 2006 بۆ ساڵی 2014 واتا پێژاتنی داعش 4 نوع بودجە هەبووە لە کەرکووکە. بودجەی تەنمێی ئەقالیم هەبووە، بودجەی ساڵانەی شاری کەرکووکە بۆ کە لە بەغاوە بۆی هاتووە، بودجەی پترۆدۆلار هەبووە کە هەموو ڕۆژێک کەرکووک 750,000 دلار بودجەی بووە لە ساڵی 2012 بۆ 2014. واتا بە 2 ڕۆژ ملیۆن دلاری هەبووە. لەگەڵ ئەوەشدا یەکێتی و پارتی و ئیدارەی ئەمریکا بەدەمی خۆیان بێ قسووریان نەکردووە بە کەرکووک. بەڵام ئێستا کێشەیەکی تر هاتوۆتە ئاراوە. کێشەکە لەکوێوە سەرچاوی گردووە؟ لە 2/12 ساڵی 2014 حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی بەغدا ڕێککەوت. دوای ئەوەی کە داعش هات بودجە لە بەغداوە بڕا. بەڵام ساڵی 2013 70 تریلیۆن دلار هات بۆ هەرێم. ساڵی 2014 مالیکی بودجە هەرێمی بڕی. داعش هات 2 ملیۆن کۆچبەر ڕووی کردە هەرێم. کێشەی کەرکووکیش بوو بەبار بەسەرمانەوە، بودجەی دۆلاریش نەما. بەمانە هەموو کێشەکان لەسەر یەک کەڵەگە بوون و تەراکومیان کرد. حکوومەتی هەرێم بۆ ئەمە چی کرد؟ لەگەڵ بەغدا ڕێککەوت کە 550,000 بەرمیل نەوتی کەرکووک و هەرێمی کوردستان بدا بە بەغدا بۆی بفرۆشێ بۆی بودجەی باتێ. ئیتر لێرەوە کێشەکان تەراکومیان کرد. ئەو کاتەی کە حکوومەت لە 2014 لە دوای داعش لەگەڵ بەغدا ڕێککەوت بوو نرخی نەوت 80 دلار. بەڕێز بەهرۆز ئەگەر باز لە ئێستا بکەین دیارە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی بەغدا ڕێکەوتنێکی تازە مۆر کراوە. ئەم ڕێکەوتنە پرسیارەکەم ئەوەیە ئەم ڕێکەوتنە لە ئەست خواستی خەڵکی کەرکووکیشە بەدەر لە هەرێمی کوردستان و بەغدا؟ بەڵێ بەدەر لە خواستی خەڵکی کەرکووکە. ویستم ئەوە تەواو بکەم، ویستم وەڵامیان پرسیارەی ئێستای جەنابەت بەمەوە. بەڵێ فەرموو. دوایەوەی کە نرخی نەوت بوو بە 28 دلار پێشتر بە 100 دلار بوو، حکوومەتی هەرێم قەرار وا بوو 350,000 بەرمیل نەوتی کەرکووک بدا بە بەغدا لە ڕێگەی سۆمۆ بیفرۆشێت. 250,000 بەرمیلی نەوتی هەرێمیش 550,000 دەکات بیدا بە بەغدا بیفرۆشێت. نرخی نەوت دابەزی، حکوومەتی هەرێم بیری لەوە کردەوە لە ڕێگەی بەندەری جەیهان و بۆڕی کوردستانەوە نەوتی کەرکووک خۆی بفرۆشێ. ئەوە بوو لە کێڵگە ڕسمیەکانی شاری کەرکووک کە 5 کێڵگەن، کێڵگەی ئاڤانا، بای حەسەن، جەمبور، خەباز، بابا گۆرگۆڕ، 2 کێڵگەیان پارتی دیموکراتی کوردستان
بە جۆرێک لە جۆرەکان ئیدارەیدا و لە ڕێگەی پۆلیسی نەوتوگازەوە دەستی بەسەراگرت لەگەڵ پارێزگاری کەرکووکە و لەگەڵ بەڕێز ئاشتی ئەورامیا ئەم سێ جیهاتە بەرپرسی یەکەمن لە هەناردەکردنی نەوتوی کەرکووک و کێشەی نەوتی کەرکووک بۆیە ئێستا من ئەمەوێ بە کورتیەکەی ئەوە بڵێم لەم بەرنامەیە کێشەی نەوت لە هەرێمی کوردستان و کێشەی نەوت لە کەرکووک سێ ئاستی هەیە سێ مستەوای هەیە مستەوایەک مستەوای داخلی کە مەعمەعەی حیزبەکان و شەڕە پەیج و شەڕە قسە و شەڕەجنیە و ئەمانەی هێناوەتە ئاراوە بە دوور لە دیراسەیەکی زانستی و بێلایەنانە مستەوایەکی هەیە مستەوای ململانێ لەگەڵ بەغدایە مستەوایەکی تریش هەیە مستەوای مامەڵەکردنە لەگەڵ شەریکاتەکان و ئاستێکی نێودەوڵەتی ئەنجا ئێمە نازانین لە کام ئاستەوە زیاتر قسەی لەسەر بکەین ئێستا باشە تۆ باست لەوە کرد کە چێلگە نەوتیەکانی ئاوانە و بای حەسەن لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە هێزێک لە هەولێرەوە هاتۆتە کەرکووک و ئەو چێلگانەی بۆ خۆی کۆنتترۆل کردووە بەڵام ینی وەزارتی سامانە سروشتیەکان دەڵێ ئەوانەی کە لە چێلگەکان هەن سەر بە وەزارتی ناوخۆی هەرێمی کوردستانن و بە شێوەیەکی فەرمی ئەو نەوتانە لە ڕێگەی بۆڕی کوردستانەوە دەچێتە بازاری جیهان گومانت لە فرۆشتنی نەوتی کەرکووکەیە کە بە پێی ڕێکەوتنێکە لە نێوان بەغدا و هەولێر و بە ڕەزامەندی حکوومەتی عێراقا لە کاتێکدا فرۆشتنی نەوت وەکو دەزانرێتن چاودێری کۆمپانیای سۆمۆ لە بەندەری جەیهانی تورکیا لەوێ ئامادەیە یعنی فرۆشتنی هەر بەربینێک نەوت حکوومەتی عێراق لێ ئاگادارە. بەڵێ وایە من پێش وەڵامدانەوەی ئەم پرسیارەت گوتم کێشەی نەوت و هەرێمی کوردستان ئەگەر بۆ هاوڵاتیانی ڕوون بکەینەوە و بە زمانێکی سادە باسیکەین سێ ئاستی هەیە واتە لە سێ ڕوو کرێمە باسی بکەین ئاستێک کە ململانەی حیزبەکان هەمویان شین ئەکەن بۆ هەریسەکە و وە کۆڵەی شین بۆ حوسێن ناکەن هەمویان تاوەکو حکوومەت پارەی هەبوو 70 تریلیۆن دلار هاتە هەرێمی دینار هاتە هەرێمی کوردستان و لە ساڵی 2013 و حیزبەکان بەشداریان ئەکرد لە حکوومەتدا بەڵام ئێستا کە ئەو کێشانە دروست بووە هەمویان خۆیان لە بەرپرسیارەتی ئەدزنەوە ئاستی تریان ململانەی هەرێمی کوردستانە لەگەڵ بەغدا کە خۆتان نەزانن ئێمڕۆ بەڕێز و شارزێباری لەلایەن پەرلەمانەوە متمانەی لێسەنراوەتەوە ڕەنگە ئەمەش کێشەکان بەرەو بنبەستر بگەێنێت لەگەڵ بەغدا ئاستی سێهەمیان کە ئەمەوە زیاتر باسی بکەم مەبەستمەوەی لێرە و دەست پێ بکەم فرۆشی نەوتی هەرێمی کوردستانە لە بەندەرەکانی جیهان و بە کۆمپانیاکان من ئەمەوێ لێرەوە یەک نقطە بڵێم کە خەڵکی کوردستان ڕەنگە تا ئێستا درکیان پێ نەکرد بێت ئەوش ئەوەیە هەمیشە وڵاتانی خۆرئاوا و ئەمریکا و تەحالوفاتانەی لە ڕێگەی وزەوە ئەکرێن لە شەرقی بەحریە بێزی متەوەسیت و لە قەزوین و لە ناوچەی خەلیج هەموو ئەمانە لەگەڵ ئەوە لەگەڵ خۆراوان ڕێککەوتون کە نەوتی هەرێمی کوردستان بەدەستی دوو لە هەرێمی کوردستان بکڕێت ئەمە ڕاستەوخۆ بۆ ڕاپۆرتانەی هەرێمی کوردستانەوە دیارە کە وەزارتی سامانە سروشتیەکان جار بڵاوی دەکاتەوە واتە عێراق ڕاستەوخۆ نەوت دەفرۆشێت لە ڕووی نێودەوڵەتیەوە خۆرئاوا ڕاستەوخۆ نەوت لە عێراق دەکڕێ بەڵام هەرگیز خۆرئاوا وڵاتانی ئەوروپا و جیهان ئامادە نین ڕاستەوخۆ نەوتی هەرێمی کوردستان بکڕن و ئەوەی بنن ئەبێ بە دەستی دوو بێ جا ئەو دەستی دووە بەندەری جەیهانی تورکی و حکوومەتی تورکی و ئەردۆغانە یاخود شەریکاکانن یاخود لە مینای حیفایە لە ناوچەکانی ترەیان لەگەڵ بەغداوە تۆ تەعامل دەکەی ئەوەی کە ئیدارەی ئەمریکا و کۆنگرێس پێی باشە لەگەڵ بەغداوە تەعامل زۆر باشە دیارە ئەمە کێشەیەکە نەوتی هەرێمی کوردستان لێرەیە کێشەکە لێرەوە دروستە بێت زۆر جار بەغدا ئەتوانێت بودجەیەکی زەبەلاح لە ڕێگەی نەوتەوە بۆ خۆی دەستبێنێت بەڵام هەرێمی کوردستان بە پارەیەکی کەمتر دیارە ئەمەش کاریگەرێکی گەورەی لەسەر ئابووری هەرێمی کوردستان دروست کردووە بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە ینی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان هێرۆ ئیبراهیم ئەحمەد نامەیەکی ناردبوو بۆ سەرۆک وەزیرانی عێراق حەیدەر عەبادی داوای ڕاگررتنی یان ناردەکردنی نەوتی کەرکووکی کردبوو باسی لەوە کردبوو کە پارەی نەوتی کەرکووک بۆ خەڵکی کەرکووک ناچێ بە بۆچوونی ئێوە فرۆشتنی نەوتی کەرکووک وەکو پسپۆڕێکی ئابووری لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقەوە باشترە یاخود لە ئێستادا ڕاگررتنی باشترە زانی کاکە من وەکو باحیسێک کە ئەلێرە قسە دەکەم لە لەرەوەی لایەنە سیاسەکان زۆر جار خۆم لەوە دەبوێرم کە خۆم بکەمە ینی ئەو ئاستەی کە قسەی لێ دەکرێت لەم لاو لەولای ینی تێکەڵ بە مەعمەعی حیزبی ببم بۆیە من لە دەرەوەی لایەنەکان قسە دەکەم بەڵام ئەو بەڕێزە بەڕێز ینی پێ وایە ئەوەی ئێستا ئەوەی کە ئێستا دەخرێتە ڕوو ینی مەعمەعی حیزبیە وەکو بەڕێستان باسی لێوە دەکەن مەسەلەکە پەیوەندی بە قوتی خەڵکی شاری کەرکووکەوە نییە
بێگومان من لە وتارێکمان لەو چەند ڕۆژەی ڕابردوو بەڕوونی ئاماژەم بەوە کردووە و لە کۆڕ و سیمینارێکشدا لە شاری کەرکووک ئاماژەم بەوە کردووە کەرکووک لە ڕووی ئیداری و مافیا بەڕێوەی با نەک یەک گروپ مافیا کۆمەڵێک گروپ مافیا کەرکووک بەڕێوە دەبن بە هەمان شێوە ناوچەکانی تریش لە مووسڵ و لە نینەوە بە هەمان شێوە بە شێوەیەکی هەڕەمەتی تەعاملیان باست لە مافیا کرد بەڕێز بەهرۆز باست لە مافیا کرد پێم خۆشە باز لە ئەو مافیانە بکەی سەر بەچێ سەر بە چ حزبێکە ئێمە حەز دەکەین شەفافانە قسە بکەین و خەڵکی شاری کەرکووک و خەڵکی هەرێمی کوردستان و تەنانەت عێراقیش یعنی گوێ لە ئێمە دەگرێت. دیارە سیاست بە موزایەدە و بە کوتلەبازی و بە دەنگەدەنگکردن بەسەر یەکە و بەوەی کە یەکێک بەکار بێنە دژی ئەوی تر و ئەوی تر بە هەمان شێوە ناکرێت سیاست بە دەنگەدەنگ ناکرێت دەگەرێمە بڕیارمان داوە کوردایەتی بکەین نەگەرێمە بڕیارمان ناوە ناوماڵی کوردی یەک بخەینەوە پێویستە خۆمان لەم اقتصادە ڕێعیە ڕزگار بکەین اقتصادی ڕێعی ئەوەیە کە ڕاستەوخۆ ئابووری وڵات و ناوچەیەک پشت بە یەک سەرچاوە دەبەستێ و ژنەوتی کەرکووکە کەسێک کە ئێستا لە ئاستێکی مستەوایەکی سیاسیا لە هەر حیزبێکا لەسەر نەوتی کەرکووک بەدەنگدێ هەر ئەو کەسە من چەندین ساڵ پێش ئێستا راپۆرتم پێداوە لەسەر نەوتی کەرکووک لەسەر ئەو گەندەڵیانەی لە شاری کەرکووکایە بۆ بەتەنگ ئەو داهات و ئەو نەوتەی کەرکووک و خەڵکی کوردستانەوە نەهات وەیە من لێرە ئەوە باز دەکەم کە کەرکووک هەر بە خۆیان بە اعترافی مەکتەبی سیاسی برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان 3 ساڵ 4 ساڵ پێش ئێستا ئەوان باسییان لەوە کردووە کە حیزبایەتی دەکەن لە کەرکووک نەک کوردایەتی بەمان شێوە پارتی دیموکراتی کوردستانیش لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتیەکانەوە باجی ناشەفافی نەوتی هەرێمی کوردستانەدات کە بەڕێز ئاشتی ئەورامی لەسەر پشتگیری پارتی دیموکراتی کوردستان بۆ بە وەزیر وەزارەتێکی تا سەرێسقان ناشەفافە و ئەم باجە پارتی دیموکراتی کوردستانەیدا کە سەرکردایەتی سیاسی کورد و پارتی دیموکراتی کوردستانیشی باڵەدا بردووە بۆیە کە من دەڵێم ناشەفافە هەڵبەت بەدیلم هەیە هەتاوەکو ئێستا سایتی وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم تەنها داهاتی مانگی ئایار واتە مانگی 5 بڵاو کردوەوە مانگی 6 مانگی 7 مانگی 8 سایتی سامانە سروشتەکان 2 مانگە یەک پۆستی نەکردو یەکشتی بڵاو نەکردوەوە لە کاتێکدا لە بەغدا وەزارەتی سامانە سروشتەکانی بەغدا ڕۆژانە کار و چالاکی وەزیرەکەیان ڕۆژانە داهاتی نەوتی کەرکووک و شارەکانی دیری عێراق لە میناکانی بەسرە بڵاو دەکاتەوە و نرخی نەوت بڵاو دەکاتەوە و شەفافیەتێکی تا ڕادێک باشتر هەیە لەوێ و لە بەغدا لە وەزارەتی سامانە سروشتەکانی بەغدا بەڵام ئەمە لە خاڵێک کە تا سەرێسقان وەزارەتی سامانە سروشتەکان ناشەفافە باسم کرد خاڵی دووهەمیان کە لامووی گرنگترە ئەوەیە کە شکستی سیاسەتی هەناردەکردن لە هەرێمی کوردستان ڕوویدا باشە بەڕێز بارۆز ئەگەر هەناردەکردنی نەوتی کەرکووک لە ڕێگای وەزارەتی سامانە سروشتیەکانەوە ینی بە شێوەک لە شێوەکان ناشەفاف بێت وەکو بەڕێستان باسی لەوە دەکەن ینی بە بۆچوونی ئێوە باشتر وایە کە لە ماوەی 5 مانگی ڕابردوودا نەوتی کەرکووک لە ڕێگای تەنکەرەکانەوە دەفرۆشرا هەمان شێواز باشترە و ئەم پارەیە دەگەڕایەوە خەڵکی کەرکووک دەگەڕایەوە بۆ گیرفانی خەڵکی کەرکووک بە هەر جۆرێک فرۆشرا بێت لە هەموو حاڵتێکدا خەڵکی کەرکووک مەحرومن ئێستا خەڵکی کەرکووک لە مەحرومن لە پرۆژە خزمەتگوزاریەکان لە پرۆژە ئینسانیەکان لە هەموو پرۆژەکانی تر ڕەنگە ئەمە لە ئاستێکی تاڵانی و گەندەڵیە ئێمە قسەی لەسەر بکەین بەڵام لە ئاستێکی تردا نەوتی شاری کەرکووک و نەوتی مەنتیقەی سلێمانی چ بچێتە سەر بەحریە بێزی متەوەسیت چ بە بۆڕی ڕای کێشن بۆ سەر خەلیجی فارس چ بیبەنەوە بە بەغاو لە ڕێگەی بەغداوە بیفرۆشن لە هەموو حاڵەتەکاندا خەڵکی کەرکووک لێی مەحروم و لێی بێبەشە بەڵێ ئێستا پێدوایە چارەسەرەکان بەرەو چ عاقارێک دەڕۆن بۆ مەسلەی فرۆشتنی هەناردەکردنی نەوتی کەرکووک ینی تۆ باز دەوە دەکەی وەزارەتی سامانە سروشتیەکان شەفافەتی تێدانە بەڵام پارێزگاری کەرکووک کە ئەویش بەشێک بووە لەو ڕێکەوتنەی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا ڕێکەوتنی لەسەر کراوە ئیمزا لەسەر ڕێکەوتنەکە کراوە پێدوایە ینی پارێزگاری کەرکووکیش چاوپۆشی بکات لە مافی خەڵکی کەرکووک بێگومان دوو کەس سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستانیان بەلا ڕێدا برد و بە هەڵەدا برد یەکەمیان پارێزگاری کەرکووک دووەمیان وەزیری سامانە سروشتەکان بەرپرسیارن لەسەر سامانی سروشتی لە هەرێمی کوردستان و لە کەرکووک دەبێت سەرکردایەتی سیاسی کورد حیزب و لایەنە سیاسیەکان کۆ ببنەوە ئەنجومەنێکی سیاسی و ئەنجومەنێکی اقتصادی دروست بکەن بە تایبەتی ئێمە دوای 6 مانگی تر بەپێی راپۆرتی کۆنگرێس لە بەردەم ئۆپەراسیۆنەکانی گرتنەوەی مووسڵدا ئەبین لە دوای گرتنەوەی مووسڵ گۆڕانکاری گەورە لە مەنتیقەیە ڕوەدات ڕۆلی کورد
لە سێگۆشەی ئەمنی لە مووسڵ لە باشووری ڕۆژەڵاتەوە تاوەکو باکووری خۆرئاواچی دەبێت چونکە مووسڵ لەگەڵ سووریایە وەکو بەردی ژێر کۆڵەگەی ڕۆژەڵاتی ناوەڕاست بووان کە بژوڵێن گۆڕانکاری دروست دەبێت سایکسبیکۆ لەسەر ئەساسی مووسڵ لەسەر ئەساسی مووسڵ و دابەشبوونی مووسڵ و پێکەوەلوکانی مووسڵ و ویلایەتی مووسڵ دروست کراوە بۆیە ئەم شەشمانگە دەبێت سەرکرداتی سیاسی کورد زۆر باشە. جوڵەیەک بکەن و هایبەتێک بن بە خۆیان تاوەکو بارودۆخی ناوخۆی کوردستان ڕێک بخەنەوە و سیاستێک بۆ ئایندە زۆر باشە بەڕێز بارۆس دیارە ینی چێلگە نەوتیەکان لە پارێزگای کەرکووک بە دەوڵەمەندترین چێلگەی نەوتی لەسەر ئاستی جیان بە یەکێک لە دەوڵەمەندترین چێلگە نەوتیەکان لەسەر ئاستی جیهان هەژمار دەکرێت بۆچی چێلگە نەوتیەکان لە کەرکووک ئەوەندە پاشەکشەیان کردووە لە ڕووی بەرهەمهێنانەوە بۆچی تاوکو ئێستا تەنیا ڕۆژانە 100,000 بەرمیلنەوە هەناردە دەکرێت لە ساڵی 2013دا هەناردەی بەرمیل ئەناردەی نەوتی کەرکووک چۆتە 500,000 بەرمیل نەوت بەڵام ئێستا نزیکەی 150,000 بەرمیل نەوت هەناردە ئەکرێت ئەوش ڕێککەوتون لەگەڵ بەغدا هەفتا بە 75,000 بەرمیل لەرێن بیفرۆشێت و 75,000شی بدرێ بە بەغدا من تەسەورەکەم ئەمەش سەر ناگرێت لەبەرەوەی کە نەوتی کەرکووک تموحێکی زۆری لەسرە من گوتم لە ئاستێکی نێودەوڵەتیایە ئێمە مەفروزە جارێکی تر مەسەلەی نەوتی کوردستان و مەسەلەی نەوتی هەرێمی کوردستان و شەریکات و تەعاملمان لەگەڵ بانقا و لەگەڵ ئەم شەریکاتانەی کە گەڕ بە هەرێمی کوردستانەکەن وەکو بارمتە سەر سەیری هەرێمی کوردستانەکەین تەعامل بکەین و خوێندنەوە و دیراسەی خۆمانیان بۆ بکەین لەبەرەوەی نەوتی کەرکووک تموحێکی زۆری لەسرە جیۆلۆجیەکان لە جیهاندا وا سەیری نەوتی کەرکووکەکان کە هەر ئەوەندە بەکو نوکتە بەڵام چێ دەبێت لەگەڵ کۆمپانیەکان سەبکە پێت وایە حکوومەتی عێراق یاخود حکوومەتی هەرێمی کوردستان یان حزب و لایەنە سیاسیەکان زۆر بە کورتی ئەگەر وەڵامم بدەیتەوە زۆر بە کورتی پێ بڵێم من لە ناوەندی توێژینەوەیە کارەکەم وەکو باحیسێک هەر توێژینەوەیەک لەسەر نەوتی هەرێمی کوردستان دەخوێنیتەوە لەسەر نەوتی عێراق دەخوێنیتەوە قسە لەسەرەوە دەکرێت کە پێویستە کەرتی وزە لە هەرێمی کوردستان بە کەرتێکی نیشتیمانی و بە دامەزراوەیەکی نیشتیمانی بکرێت کە بە دامەزراوەیەکی نیشتیمانی مەبەست ئەوە نییە کە تر حیزبەکان ئاگیان لە هیچ شتێک نەبێت و حیزب پەیوەندی بە حکوومەت و پەیوەندی بەوە نەبێت نەخێر حەفل زەواج بەبێ بووکو زەوا نابێت دەبێت حیزب تەداخل لەسەر ئەم مۆزوعانە بکات بەڵام بە دامەزراوەیەکی نیشتیمانی بکرێت کە شەفافیەت هەبێت بە دامەزراوەی کردنی کەرتی نیشتیمانی بۆ کەرتی پەترۆل تاکە چارەسەر دەبێت بەڕێز بەهرۆز جعفەر سەرۆکی ئینستیتوتی میدیتران بۆ توێژینەوەی هەرێمایەتی یەکجار سوپاست دەکەین کە لە سلێمانیەوە لەگەڵمان بەشدار بوو بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێر و خۆش